ئەگەرچی کاری دروێنە لە بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستان کۆتایی هاتووە، بەڵام لە ناوچە کوێستانیەکانی دەڤەری باڵەکایەتی تازە کاتی دروێنەیە. ئەوەی دەیبینن کاری دروێنەیە لە گوندی سرێژمەی ناوچەی باڵەکایەتی. گەرموگوڕی هاوڵاتیان و کاری هەرەوەزی وای کردووە ئەم کرێکارانە هەز بە ماندووبوون و گەرمای سەختی وەرزی هاوین نەکەن. لێرە لە گوندی سرێژمەی دەڤەری باڵەکایەتی خزمانی گوند هەمویان بەیەکەوە کۆبوونەتەوە بۆ ئەوەی گەنمی هاوڵاتیەکی گوند بدورنەوە. دروێنە زمانی خۆی ئاوها بووە با و باپیری مە کە دروێنەیان کردیا هەر هەموو گوندەکان هاوکاری ئەگریکیان کردیا هاتینە یاری ئەگری کە جا هەبووە لە دوی نادیا هەبووە هەر بەخۆ هاتیە بەشداری لە دروێنەکەی کردیا لەوەی گەنمەکە زوو خەلاص بی. ئەو برادەری ساحەبی ئەو دەغرەی مەسەن هەندێک برادری وچی مام حەسەنی وچ کاک ئیسماعیلی وچی جەنابەت و ئەوانە تێدەگەین فران ڕۆژە شەم و یەک شەمە پێنج شەمە ئەمن زبارەیتم برین لەسەر بەردی ئەجا دەین لێرانە چێش دەچێ خۆین و دوایە دەینە ناو دەغری و هەندێک گۆرانیا ئەرێن و هەندێک گەنمی دەدرون و هەرەوەز یەکێکە لەو نەریتانەی کە گوندنشینانی ناوچەی باڵەکایەتی لەسەری بەردەوامن و بۆ زیندوو هێشتنەوەی گیانی هاوکاری لە ناو خەڵکدا درێژەی پێدەدەن. جاکە عیب نەبی نەفەرەکان خڕبوونەوە جا ئەوە بەخۆت جەنابەت تەماش جەنابەت ئەبینی نەفەرەکان چەند زۆرن و جا هەندێک جا زۆرتر ئەبن هەندێک جا 100 نەفەر نێزییکی 100 نەفەری پتر ئەبی لۆ ئەو زبارەی. کاری هەرەوەزی لە باڵەکایەتی دەگەڕێتەوە بۆ تونند و تۆڵی پەیوەندی خزمەتی لە نێوان گوندنشینان ئەگەرچی لە ئێستا ئامێری پێشکەوتو هەیە بۆ کاری دروێنەکردن، بەڵام ئەوان هەر بە ئامێری سەرەتایی کەوادا سەدروێنە دەکەن. هەرچەندە گوندەکانی دەڤەری باڵەکایەتی ناوچەی سەختن و ئامێری پێشکەوتوی دروێنە ناگاتە ئەو شوێنانە، بەڵام ئەوان تەنها هۆکارەکەی بۆ ئەوە ناجێڕنەوە و دەڵێن دەیانەوێت کەلتوری با و باپیرانیان درێژە پێ بدەن و بەنەوەی ئێستای ئاشنا بکەن. گەنجانی شەن بەشانی بەتەمەنەکان بەشدارن لە کاری دروێنە و ئەوانیش دەڵێن دەمانەوێت درێژە بە کاری با و باپیرانمان بدەین. بەتایبەتی گەنجەکان وەکو لەسەر ڕێچکەی با و باپیران ڕۆیشتون و بەشداری ئەو هەرەوەزیان کردووە. من وەکو خۆم وەکو گەنجێک لێرانە بەشداریم کردووە. ئێستا وە کاتی ئیسراعەتە داسەکان دەسوین داسەکان کۆر بووینە زۆر گەرمن پێدرویە ئێستا کەشەوە داسەکان دەسوین چوی دیسون و هەنجی هەرستین و سە ئیشەکەی دەکەینەوە پاشەنجی ئیسراعەتەکەینەوە داسەکان ئەسوینەوە. کاری دروێنە بە شێوەی تیم دەکرێت و بەشێکیان گەنم دەدرون و بەشێکیان کۆی دەکەنەوە بەشێکیشیان دەیکەنە باقە. ژیان و گوزەرانی دانیشتوانی گوند لە ڕابردوو لەسەر ئەو بەرهەمە بووەکەوە هاوڵاتیان لە وەرزی هاوین درویانەتەوە، بەڵام ئێستا چاندنی ئەم جۆرە بەرهەمانە بەرەوکەمی چووە. ئەمەش وەک دانیشتوان دەیڵێن بەهۆی کۆچی دانیشتوانی گوندەکانەوەیە بۆ شارەکان. ئەگەرچی لە ئێستا ئامێری پێشکەوتوو هەیە بۆ کاری دروێنە، بەڵام لە ناوچەی باڵەکایەتی ئامێری سەرەتایی کەواداسە هێشتا بۆ دروێنەکردن و لە کاری هەرەوەزی بەکاردەهێنرێتن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی سرێشمە، دەڤەری باڵەکایەتی.